فتوقناه بابا چی دەوێ چ دەوێ برای بەڕێز قوربان مێ چ دەوێ بەخێر سەرچاو هەمیشە کێبڕشەکان لە سنوورە لە یاری مەسەلەن یاری چوە دێربی لە نێوان قەڵات زەڕانی خۆتیان سوارکردنەوەڕانی وڵی ئەوە ئەگەر ڕاستی دەوێت لەبەرەوەی مێژووی بۆ نمرەوە یانی فەرقون لە 2000 دامەزراوە بەڵام یانی ڕانی لەوە 92 دامەزراوە یانی قەڵازێ کۆنتر لە یانی فەرقون هەمیشە کێبڕکێکان لە نێوان قزاکانی قەڵازی و ڕانیدا بێت قەزاشە دوو قەزا چێشەنی ئەوە قەت چێشە و شتیان ڕوونی ساڵانی هەشتاکان 85 و 6 و 7 وانە بوو ئەمە لێرە مۆبیرم لەبەر هەندێک ئەو دەمەیڕانیە و ئەوە هەبوو حیاتی قەڵازی لێڕانی نەدەبردەوە کاکە سەد بەڵام لەو ساڵانی ڕابردوو حەوت ساڵ بێستە یاریەکیان بدۆیدی ئاشتی تەبایی پەیدا بوو ینی مناقسە نەما مناقسە شەریفانە لەو خولەی داستا سوارخونە لە پێشرا دە خاڵا و هەشتا نانۆ ئەوەیە بەڵام ڕانەوە دووەم یاریەتی هەردوو گەڕی شەشەمە گەڕی شەشەمە یەکی پێنج یاریان کردووە لە سەیاری ئەمن وەڵام لەو کاغەزەی نووسیمە ها وەرە وەرە کاکە ئوستاد ئەوە نابێ بجوڵێم لازم ئەوەیشم پێ من بەسەوە پێ لازم نابێ بجوڵێ نابێ قوربان دانیشە وەرە ئەوە لازم باغان وەرە لازم تصوير ذروة لازم دانش هذا وردنا أنا كده لازم ورا او تركلك كوا هذا بيه بابا سمنام دي ها بس كلمة يا سابن يكره بس يكره لازم او بودركنا او شيء تودركنا
سڵاو وەرزش دۆستانی عزیز بینەران و بیسەرانی بەڕێزی کەناڵی ڕانیە و پەیزی ڕانیە دیارە دەستپێکی یاریەکەیە بەڵێ ئێستا خولەکێک بۆ گیانی پاکی ئەو کۆچبەرە بەڕێز و خۆشەویستانەی کە لە نێوان ئاوەکانی بەریتانیا و فەڕەنسا داخنکان بێگومان کاکە شاکاری جوانەمەرگ و کاکە هەرێمی جوانەمەرگ هەزار سڵاو لە گیانی پاکیان خوای گەورە میرەبان بە بەهشتی بەرینیان شاد بکە. وەرزش دۆستانی عزیز بینەران بیسەران دیارە ئەمڕۆ لە گەڕی شەشەم یانەی ڕانیا لە یاریگای ئازادەڕەش میوانداری یانەی چوار قوڕنەی خۆشەویست دەکا. بێگومان هاندەرانی هەردوولا لە یاریگای ئازادەڕەش ئامادەن هیوادارین یاریەک بێ چێژ بەخش بێ و هاندەرانیش هانی یانەکانیان هانی تاکتەکی یاریزانەکان بدەن. بێگومان ناوبژیوان یاریەکە بەڕێز ئەگەر موحسین ئامێدیە و هەروە یاریدەرەکانی ڕاژان شەعبان ئەدهەم عیسا و هەروە ناوبژیوانی چوارەم محەممەد نەژات و هەروە بە سەرپەرشتی بەڕێز ئارام ئەنوەر. وەرزش دۆستانی عزیز بینەران بیسەران دیارە لە گەڕی شەشەم بەڵێ هەریەکەیان 5 یاریان کردووە. بەڵێ بێگومان یانەی ڕانیا لە ساڵی 1992 دامەزراوە و هەروە یانەی چوارخوڕنا لە ساڵی 2000 دامەزراوە. پێکاتەی هەردوولا دەبینین چاڕوانی فیکەی ناوبژیوان ئەگەر موحسین ئامێدی ئێستا چاڕوانی فیکەی بەڕێز ئەگەرین دەستپێکی یاریەکە هیوادارین یاریەکە بۆ هاندەران چێژی تایبەتیە بێ و بۆ بینەرانی بەڕێزی کەناڵی ڕانیە و پەیزی ڕانیا چێژێکی تایبەتریە بێ. ئێمە بێ جیاوازی لە خزمەت هەموو وەرزش دۆستانی ئازیز و خۆشەویستداین لە دەڤەری ڕاپەڕین و بگرە لە کوردستانیش. بەڵێ ئەوە دەبینین هاندەرانی چوار قوڕنا هانی یاریزانەکان دەدەن بە پێچەوانەوە. هاندەرانی یانەی ڕانیەش بێگومان ئامادەن هانی یانەکانیان بدەن هانی یاریزانەکان بدەن. وەکو باسمان کردیارە یانەی چوارخوڕنا لە 5 یاریدا 3 برنەوەی هەیە، 1 دۆڕاوی هەیە، 1 یەکسانبوونی هەیە و هەروە یانەی ڕانیا 5 یاری 2 براوە و هەروە ئەو 2 براوەی کە لە یانەی سلێمانی بردەوە 2-0 لە یانەی قەڵازێ بردەوە 2-0 و هەروە لەگە یانی کۆی یەکسان بوو و هەروە لەگەڵ هەڵەبجەش بەبێ گۆڵ یەکسان بوون. ئەوەی شانی باسکردنە یاریەکانی یانەی چوارخوڕنا دەمەوێت زیاتر ئاماژەی پێ بدەم. 3 برنەوەیان هەیە، 1 دۆڕاو 1 یەکسان بوون. دۆڕاوەکەیان 1-0 بە یانەی ڕزگاری دۆڕان و هەروە یەکسانبوونیشان لەگەڵ یانەی سلێمانی بوو 2-2 بوو و هەروە 1-0 2-0 لە قەڵازیان بردەوە و هەروە 1-0 لە کۆیان بردەوە. بێگومان ئێستا یانەی وەرزشی چوارخوڕنا لە کۆمەڵەی دووەم با کۆکردنەوەی 9 خاڵ لە پلەی چوارەمی گرتووە و هەروە لە بەرامبەردا یانەی ڕانیا وەکو ئاماژەم پێدا لە دوای یانەی چوارخوڕنەیە لە کۆمەڵەی دووەم ئەوەی شانی باسکردنە ماوەی 3 ساڵ دەبێ هیچ یانەیەک نەیتوانیوە خاڵێک بەدەست بێنێ لە نێو یاریگای ئازادەڕەش واتە ئەم 3 ساڵە هەمیشە ئەو تیپانەی کە هاتوونە لە بەرامبەر یانەی ڕانێدا تووشی شکست بوونە. بەڵێ ئێستا چاوەڕوانی فیکەی نابژیوانین دیارە نابژیوان ئەگەر بەڵێ بە سەرپەرشتیار بەڕێز ئارام ئەنوەر دیارە چەند ڕێنمایی هەیە دەبێ ئەو ڕێنمایانە لە یاساکانی بەڕێوە چوونی یاریدا لێرەدا پەیڕۆ بکرێ. بەڵێ یاریەکە بەڵێ سەرپەرشتیار ئێستا دەبینین وەرزش دۆستانی عزیز خۆشەویستان چاڕوانی فیکەی نابژیوان ئەگەرین ئەگەر 4 قوڕنە بیباتەوە بێگومان پێش دەکەوێتەوە زیاتر لە خاڵەکان یانەی ڕانیە جێ دێڵێ و ئەگەر یانەی ڕانیا بێگومان یاریەکە بباتەوە بە دڵنیایەوە خاڵەکانی هاوتا دەکاتەوە. چاوەڕوانین بەڕێز ئەگەر نابژیوانی ناوەڕاستی یاریگا ئێستا فیکەمان گوێ لێ دەبێ. بەڵێ یاریزان
یاریزانی هێڵی پێشەوە کۆسرەت ژمارە 9 لەسەر تۆپە یاریزانی یانەی 4 قورنا بەڵێ فیکە یاری بەردەوامە بۆ چۆمان دەیگوازێتەوە بۆ حەسەن هێڵی بەرگری یانەی 4 قورنا بۆ گۆڵپارێز موهەنەت بۆ یاریزان حەسەن بەڵێ هێڵی بەرگری حەسەن بۆ ئاکۆ بەڵێ ئاگرین لە ناوەڕاستی یاریگا دەیگوازێتەوە بۆ لایەکان یاڵا بۆ ماردین هێرشێک بۆ یانی ڕانی لە ناوەڕاستی یاریگا ئارێز بۆ بڕوا بەڵێ بڕوا حوسێن یاڵا بۆ عەلی حوسێن بۆ پێشەوە بەڵام فیکەی نابژیوان لە بەرژەوەندی یانەی ڕانیە بەڵێ هیوادارین یاریەکە چێژ بەخش بێ ئاسێکی باش هەردوویانە بەبێ جیاوازی ئێمە ئەوە دەگوازینەوەکە ڕووداوەکانی ناو یاریگا چ ڕوودەدات بۆ بینەرانی بەڕێز و خۆشەویست لە هەر شوێک بن سڵاوتان لێبێت ئێمە تا ئەو شوێنەی پێمان بکرێت لە خزمەت وەرزش و وەرزش دۆستان داین عەلی حوسێن یاڵا عەلی بۆ پێشەوە یاڵا بەڵام دوور دەخرێتەوە یاڵا بۆ یانەی 4 قورنا کاپتن سامان بەڵێ دەڵێ یاری بەردەوامە بۆ عەلی حوسێن بەڵام چۆمان تۆپەکە وەردەگرێ یاریزانی ئێرتیکاز لە پێشەوە یاڵا بۆ پێشەوە بۆ گەیلان تۆپەکە وەردەگرێ گەیلان بۆ پێشەوە یاڵا گەیلان بۆ کۆسرەت یاڵا ئۆی نەیتوانی سوودی لێی نەبینی گۆڵپارێز دەشتی تۆپەکە دەگرێ وەرزش دۆستان ئازیزان پێکاتەی یانەی ڕانیە لە ناو گۆڵپارێز دەشتی واروە هێڵی بەرگری کاردۆس عەلی ئاراس بڕوا حوسێن ئارام عەزیز لە ناوەڕاست سامان بڕوان واروە ئارێز مستەفا عەلی حوسێن هەر لە ناوەڕاست لایەکان ئاحمەد میکایل لەگەڵ هاورێ ڕەشید و هەروە پێکاتەی یانەی 4 قورنا موهەنەت لە ناو گۆڵ یاریزانی هێڵی بەرگری حەمەیادە لەگەڵ غەربی هەروها دارەوان حەسەن سیاماند چۆمان ئاگرین و هەروە ماردین گەیلان لەلایەکان و هەروە خەلدون کۆسرەت عەلی لە پێشەوە هەڵدانی لە بۆ یانەی 4 قورنا ئەوە جۆش و خۆرۆشی هەندەرانی یانەی ڕانیە و یانەی 4 قورنە بەڵێ بەڵام دەشتی تۆپەکە دەگرێت بەڵێ ئێستا لە بەرژەوەندی یانەی ڕانیە سامان کاپتن سامان یاڵا ئاوەزدانەرەکەی هێڵی ناوەڕاست لە یانەی ڕانیە بڕوا یاڵا بڕوا بۆ پێشەوە بۆ ئەحمەد میکایل یاڵا ئاحمەد نابژوان دەڵێ یاری بکە وا هێڵ بەرگریانێ 4 قورنا زۆر بەباشی تۆپەکەیان دوور خستەوە ئێستا یاڵا حەسەن یاڵا هێرشێک بۆ یانەی ڕانیە تۆپەکە حەسەن دەیگرێ یاریزانی هێڵی بەرگری لای چەپ بۆ حەمەیادە یاڵا حەمەیادە زۆر بە جوانی دەیدا بە حەسەن بۆ پێشەوە بەڵێ بزانی بڕوا دوورە تۆپەکە زۆر بە جوانی لەلایەن ئاراس بەڵێ لەلایەن ئاراس ڕخرایەوە هەڵدانی لە حەسەن جێبەجێ دەکا بۆ حەمەیادە یاڵا بۆ حەسەن یاڵا بۆ چۆمان گواستنەوەیەکی جوان لە نێوان یاریزانانی هێڵی بەرگریانی 4 قورنا تۆپەکە دوور دەخرێتەوە یاڵا کاردۆس بۆ ناوڕاست عەلی حوسێن وەرزش دۆستانی عەزیز یاریەکە یەک ئاست بەخۆیەوە دەبینێ بەڵێ هەردوو لایەن ئاسیان تا ڕادەیەک لە ئێستادا وەکو یەکە تۆ بۆ ئارێز دابەشی دەکا بڕوا دەیگەڕێنێتەوە بۆ ئاراس بڕوا بۆ ئاراس یاڵا بۆ سامان بۆ ئەحمەد میکایل ئاحمەد یاڵا بۆ پێشەوە کۆسرەت ئۆفساید بەڵێ کەوتە ناو هێڵی دژە یاریزان
تۆپ لە بەرژەوەندیانی ڕانیا یەڵە سامان دەیگوازێتەوە بۆ ئارام بۆ ناوەوە یەڵە ئارام ئۆ علی حوسێن دوورێ لە تۆپەکە بەڵام علی تۆپەکە دەگرێ علی سۆمان دووری دەخاتەوە عافیە هێڵی بەرگری یانەی چوارخونا زۆر باسانی تۆپەکە دوورخستەوە بەڵام یەڵە ئەحمەد بەڵام گۆڵ پارێز موهەنات تۆپەکە دەگرێت. وەرزش دۆستانی عزیز وەکو ئاماژەم پێدا لە سەرتاوە یانەی چوارخوڕنەی خۆشەویست لە ساڵی 2000 دامەزراوە لە بەرامبەردا یانەی ڕانیا لە ساڵی 1992 دامەزراوە. بزانی نابژیوان بە یاریزان ڕاید یوسف دەڵێ وەرە دواوە ڕاید ژمارە 99 موهەنەت لێدانەکە جێبەجێ دەکا بۆ ناوەڕاست یەڵە چۆمان یەڵە باب یەڵە ژمارە 9 نابژیوان دڵ یاری بکە دووبارە دڵ یاری بکە بۆ پێشەوە بەڵام یادە نزیکە هێڵی بەرگری هەمە یادە نزیکە تۆپەکە دوور دەخاتەوە بەڵام هەڵەیەک ڕوویدا تۆپەکە نەگەیشت بە یاریزە حەسەن دووبارە هەمەیادا یاڵە ڕایت ئۆ لێدانێک جوان بوو بەڵام هێزی نەبوو ئاراستەی گۆشەکە جوان بوو بەڵام لێدانەکە هێزی نەبوو. ئەوە جۆش و خرۆشی هاندەرانی یانەی ڕانیا لە بەرامبەردا هاندەرە خۆشەویستەکانی یانەی چوارخوڕنا لێرە ئامادەن هانی یانەکەیان دەدەن سڵاو و ڕێز و خۆشەویستی بۆ هاندەرانی یانەی چوارخوڕنە و یانی ڕانیا تۆپ لە ناوەڕاستی یاریگا یەڵە عەلی ئارێز نزیکە بەڵام چۆمان دەیگرێ یەڵە چۆمان بۆ دارەوان دووبارە بۆ چۆمان پاساتێکی جوان لە نێوان یاریزانانی هێڵی بەرگریانەی چوارخوڕنا دووری دەخاتەوە بەڵام ئارێز نایڵێ ئەم پاسەی یادا سوودی هەبێ بۆ حەسەن هەڵدانی لا بۆ حەسەن سیامەند یاریزانی ژمارە 3 هەڵدانی لا بۆ یانەی دووبارە بۆ یانەی چوارخوڕنا بەڵێ بڕوا گلەیی هەیە بەڵام نابژیوان نزیکە و نابژیوان یاریدەری نابژیوان لەسەر هێڵە بەڵێ هەڵدانی لا حەسەن جێبەجێ دەکا یەڵە بۆ یانەی چوارخوڕنا یەڵە هێڵی بەرگری ژمارە 4دا تۆپەکەی دوور خستەوە بەڵام فیکەی نابژیوان دەڵێ ئۆفساید بەڵێ دەبینین ئەوە جۆش و خرۆشی هاندەرە خۆشەویستەکانی یانەی چوارخوڕنەیە دەیبینین گوێمان لێیە لە بەرامبەردا یانەی ڕانیش هاندەرە خۆشەویستەکان هانی یاریزانەکان دەدەن لێدانە کاردۆست بەڵام چۆمان دەیگرێ یەڵە ئارێز جوانە ئارێز دابەشکردنێکی جوان لەلایەن ئارێزەوە بۆ یەڵە کاردۆست جەنەراڵی هێڵی بەرگری کاردۆست بۆ ئارێز بۆ بڕوا یەڵە بڕوا بۆ هاوڕێ ڕەشید هەڵدانەوە لێدانێک یا ئەحمەد میکایل لەلایەن هاوڕێوە هەڵدانێک بۆ لای چەپی یاریگا بۆ ئەحمەد میکایل بەڵام گۆڵ پارێز تۆپەکە دەگرێ موهەنەت یەڵە ئارام عەزیز یاریزانی هێڵی بەرگری هەڵدانی لا بۆ یانەی چوارخوڕنەی خۆشەویست هەروەها هەردوو یانە خۆشەویستن ئەم یانەی دەڤەرەکەیە یانەکانی قەڵات زێڕانیە چوارخوڕنا ئەوانە یانەی خۆشەویستن یانەی دەڤەرەکەن ئێمە بەبێ جیاوازی لە خزمەت هەموو ئەو یانانەی کە لە دەڤەرەکەدان ماڵی گۆڵ بۆ یانەی ڕانیا بەڵێ گۆڵ پارێز دەشتی لێدانەکە جێبەجێ دەکا گۆڵ پارێز دەشتی بەڵێ دەیدا بۆ ئارام یادا لەگەڵ حەسەن و گۆڵ پارێز موهەنەت نزیکە تۆپەکە دەگرێ گۆڵ پارێز لە بەرژەوەندی تۆپ لە بەرژەوەندی گۆڵ پارێز بەڵێ لێدانەکە جێبەجێ دەکا گۆڵ پارێز لێدانەکە جێبەجێ دەکا یەڵە کاردۆست دووری دەخاتەوە بۆ سامان بۆ ئارێز لە ناوەڕاستی یاریگا
ئارێز دەگەڕێتەوە بۆ دەشتی تەواوی دەکا دەشتی لێدانەکە تەواو دەکا یاڵا هێرشێک بۆ یانەی چوار خونا بڕوە تۆپەکە دوور دەخاتەوە هەڵدانی لە بەرژەوەندی یانەی ڕانیا وەرزش دۆستانی ئازیز و خۆشەویست جگە لەم یاری نێوان یانەی چوارخوڕنە و یانەی ڕانیا بێگومان ئەمڕۆ قەڵاتزێ میوانداری یانی خانەقین دەکا هەڵەبجێ شەید میوانداری بابان دەکا کۆی میوانداری یانی ڕزگاری دەکا لێرە بێگومان ڕانیا میوانداری یانی چوارخوڕنەی کردووە و هەروە سلێمانی میوانداری یانی بازیان دەکا بەردەڕەش میوانداری شۆریجە دەکا خاک میوانداری سیمێڵ دەکا ئاکرێ میوانداری پیشە سازی دەکا بێگومان ئەوە لە چوارچەوەی خولی پلە یەکەکانی کوردستانە بێگومان یاریەکان بەردەوامیان هەیە ئێستا ڕیزبەندی یانەکان بێگومان لە کۆمەڵە یەکەم یانەی بروسێک بە کۆکردنەوەی 8 خاڵ و هەروە شۆریزە لە ڕیزبەندی پلەی دووەم 8 خاڵی کۆ کردوتەوە ئاکرێ 7 خاڵە پیشە سازی 6 خاڵە هەڵدانێک بۆ یانەی چوار قونە لێدانێک یەڵا وای ئۆ سوودی لێی نەبینی یاریزان ژمارە 9 سوودی لێی نەبینی کۆسرەت عالی ئەم هەلانە نابێ لە کیس بدرێن یاری بەردەوامە بەڵێ وەکو باسمان کرد لە کۆمەڵە یەکەم دێنەوە گارە چوار خاڵیەیە بەڵێ خاکمان لەبیر چوو کە 5 خاڵیە گارە چوار خاڵیەیە سیمێڵ 2 خاڵی هەیە واروە بەردەڕەش 1 خاڵی هەیە یانێ ئاڵتۆن کۆپری کە پردەیە بێگومان لە خولەکە کشایەوە سفری هەیە واتە هیچ خاڵێکی نییە لە کۆمەڵەی دووەم یانەکانی ڕزگاری لە کۆمەڵی دووەم یانەی ڕزگاری 11 خاڵیە لە ڕیزبەندی پلە یەکەم دێ خانەقین 11 خاڵی هەیە و هەروە یانەی چوارخوڕنە 10 خاڵی هەیە یانەی چوارخوڕنە 10 خاڵی هەیە من پێشووتر ئاماژەم پێدا کە 9 خاڵی هەیە بەڵام یانەی چوارخوڕنە لە 5 یاری ڕابردوودا 10 خاڵی هەیە یانەی قەڵاتزێ 9 خاڵی هەیە و هەروە ڕانیا 8 خاڵی هەیە بازیان 7 خاڵی هەیە بابانیش 7 خاڵی هەیە هەڵەبجەی شەید 4 خاڵی هەیە کۆیە 2 خاڵی هەیە سلێمانی 2 خاڵی هەیە واتە ئێستا یانەی ڕانیا لە ڕیزبەندی پلەی پێنجەمدایە یانەی چوارخوڕە لە ڕیزبەندی پلەی سێمدایە بە کۆکردنەوەی 10 خاڵ بەڵێ یاری بەردەوامە هەڵدانی لە بۆ یانەی چوارخوڕنە لێدانی لێدانی فاوڵ هەمە یادە یاریزانی ژمارە 25 یاریزانی پێشوو بەڵێ یاڵە هەڵدانە بۆ چوار قورنە یادا جوان هەڵیدایەوە بەڵێ دەبڵێک بەڵام دوور دەخرێتەوە فیکەی نابژیوان لە بەرژەوەندی یاریزانانی هێڵی بەرگریانی ڕانیە بەڵێ دوو یاریزان کەوتووە بەڵێ ئارام ئەگەر هەڵە نەبم ئارامە و هەروە لەگەڵ یاریزان کۆسرەت واتە بەرگری کارێک و هێرشبەرێک بەڵێ نا ژمارە 24 بەڵێ یاریزان ژمارە 24 ماردین بەڵێ ماردین کاردۆس لێدانەکە جێبەجێ دەکا بۆ یانەی ڕانیا یەڵە بۆ ئاراس دەگەڕێتەوە هەڵدانی لا بۆ یانەی چوارخوڕنە یەڵا چۆمان بۆ ئاگرین دەیگوازێتەوە بۆ یاریزانی هێڵی بەرگری یەڵا بۆ یاریزانی هێڵی بەرگری غەربی بۆ پێشەوە بەڵام ئارام دووری دەخاتەوە یەڵا ئاگرین یەڵا هەڵدانەوەیەک بەڵام گۆڵپارێز دەشتی تۆپەکە دەگرێ زۆر بە ئاسانی گۆڵپارێز تۆپەکە دەگرێ وەرزش دۆستانی ئازیز دیارە هەر یەک لە یاریزانان گۆڵپارێز کاپتن داستان چەلاوی بەهۆی پێکانەوە ناتوانێت یاری بکە واروە یاریزان داروان ئەسکەندەر ناتوانێت یاری بکە واروە یاریزان
محەممەد زاشمیش محەممەد جاسم ناتوانێت یاری بکەواتە لە ڕیزی یانێڕانی محەممەد جاسم کاپتن داستان چەلاوی و هەروە یاریزانی بەتوانە داروان ئەسکەندەر ئەویش ماوەیەکە تووشی پێکان بووە یاڵە بۆ سامان بۆ ناوە سامان باڵام موهەنەد یای موهەنەد هەستانێکی جوان زۆر بە جوانی تۆپەکە دەگرێت یاڵە حەسەن ئۆ حەسەن هاوڕێ یاڵە حەسەن بەڵام ڕای تۆپەکەی لێ تێکدا یادا زۆر بە جوانی یادا حەسەن تۆپەکە دوور دەخاتەوە یاڵە بڕوە یاڵە بڕوە لەگەڵ هاوڕێ سوودی لە تۆپەکە نبینی و هەروە لە دەمەوێت ئاماژە بۆ بدەم کە دوو یاریزانی ئاست بەتوانە ئاستی باش هێرشێک بۆیانە سوانخونە یاریزانە داوای لێدانی پەناڵتی دەکەن هێرشێکی مەترسیدار بۆیانەی چوارخورنا هێرشێکی مەترسیدار بۆیانەی چوارخورنا بەڵێ ئەم یاریزانە داوا لە نابژیوان دەکات دەڵێت دەبوو لێدانی پەناڵتی دەشمان کرد بە هێرشی پێچەوانە بەڵام موهەنە تۆپەکە دەگرێت بەڵێ هێرشێک هەلێک لە دەزرا لە کیزرا بەڵێ هەروەک باسم کرد دوو یاریزان لە ڕیزیانەی چوارخورنا یاری ناکەن بەهۆی وەرگرتنی کارتی سوور دوو یاریزان یاری ناکەن لە ڕیزەکانی یانەی چوارخورنا ئەویش یاریزانان ئاسۆ سید محەممەد و واروە یعقوب ئەلزەورایە یەکەم کارتی زەرد بۆ یاریزان ژمارە 24 بەڵێ 26 و 24 لە لای ناوبژیوان وەستاون 26 و 24 واتە چۆمان و ماردین بزانین ئەگەر هەڵە نەبم ئەم کارتە بۆ ماردین بوو بەڵێ دیارە کارتی زەرد یەکەم کارتی زەرد بۆ ماردین بەڵێ یاریزان ماردین یاریزانی هێڵی ناوەڕەست لەگەڵ ئاگرین مەلەعاری و ماردین مەلەعاری بەڵێ ئەمانە دوو برای بەڕێز و خۆشەویستن دوو برای یاریزانی باشن بۆ ناوەوە یایۆ هەڵدانە ئەو هەڵدانەوەیەک بوو تا ڕادەیەک جوان بوو بەڵام بەرز بوو یعنی یاریزان ڕای نەیتوانی زۆر بەباشی سوود لەو هەڵدانەوەیە ببینێ موهەنەد لێدانەکە جێبەجێ دەکات یاڵا تۆ بڕە ناوەڕاستی یاریگا فیکەی نابژیوان لە بەرژەوەندی ئارس بەڵێ لە بەرژەوەندی ئارس هەڵدانەوەیەک یاڵا یاریزان لەلایەکان یاڵا ئەحمەد میکایل لە وەرزی ڕابردوو واتە پێشوو یاریزانی یانەی قەڵات زێ بوو ئەحمەد میکایل یاریزانی یانەی قەڵات زێ بوو بەڵێ وەرزش دۆستانی ئازیز خۆشەویستان یاری بەردەوامە یاڵا کاپتن سامان یاڵا ئارام تۆپەکە دوور دەخاتەوە ئارێس لە ناوەڕاست بۆ ئارێس یاڵا بۆ عەلی بۆ ژمارەدا بەڵام سوودی لێ نەبینی دارەوان بەڵێ ژمارە 4 یاریزانی هێڵی بەرگری ژمارە 4 دارەوان وەرزش دۆستانی ئازیز هاندەران بینەرانی بەڕێزی کەناڵی ڕانیا پەیزی ڕانیا ئەگەر دەنگ قەتە دەبێ ئەگەر جاری وا سوورە نامێنێ تکایە لێمان تووڕە مەبن و گلەی مەکەن ئەم هەڵانە هەر دەبن ئەوەی ئێمە پێمان بکرێت دەتوانین لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست دابین پشتیوان بەخوای گەورە تا ئەو شوێنەی پێمان بکرێ لە خزمەت وەرزش و وەرزش دۆستان داین یاڵە بۆیانێ چوارخورنە بەڵام سامان بەربەست بوو سامان بووە بەربەست سامان بڕان یاڵە دەگەڕێتەوە بۆ یاریزانی هێڵی بەرگری کاردۆست سوودی لێی نەبینی ئارێز یاڵا ماردین و ئاگرین بۆ یەکەوە یاڵا کۆسرات یاڵا لەلایەکان گەیلان یاڵا گەیلان بەڵێ نا خەلدون ئەوە خەلدون یاریزانی ژمارە 27 خەلدون بوو بەڵێ یاریزانی لایەکان لە لای ڕاست لێدانی گۆشە بۆ یانەی چوارخورنا وەرزش دۆستانی ئازیز
بینەران بەڕێزان خۆشەویستانی لایف سپاس بۆ لایکەکانتان سپاس بۆ شەیرەکانتان و سوپاسان دەکەین ئەگەر شەیری بکەنەوە و مەبەستمەوەیە ئەوانەی شێریان نەکردووە ئەگەر نهار 1000 شێری دەکرێت یاڵا لێدانی گۆشتە بۆ یانەی چوار قورنا ئەیە بۆ یانێ سوار قورنە دووبارە هەڵدانەوەیەک چوار قورنە یای داشتی ئای لێدانێکی جوان لەلایەنە یاریزانی قەڵات چوار قورنە یاریزانی چوار قورنە یاریزانی هێڵی بەرگری ژمارە 5 غەربی بەڵام گۆڵ پارێزداشتی تۆپەکە دوور دەخاتەوە بەڵێ یاری بەردەوامە یەڵا عەلی بۆ بڕوا لەلاکان بۆ حەمد میکایل ئەحمەد یاڵا دووبارە بۆ بڕوا دەگەڕێتەوە بۆ سامان بورهان ئاوازدانەرەکەی ناوەڕاست یاریگا و هێڵی ناوەڕاست بەڵێ سامان بێگومان یاریەکی نەرم و پاسەکانی جوانن هەڵدانەوەیەک لەلایەن هاوڕێوە بەڵێ هاوڕێ ڕەشید بەڵام تۆپەکە نەگەیشت دووبارە یەڵا هاوڕێ بەڵێ وەرزش دۆستانی عزیز تا ئێستا یاریەکە ئەنجامی هیچ بەیسە یەڵا بڕوا بۆ ئارێز یەڵا لێدانێکی جوان بەڵام دەبینین یاریدەری ناوبژیوان دەڵێ ئۆفساید بەڵێ لێمان دیارە ناوبژیوان یاریدەری ناوبژیوان دەڵێ ئۆفساید بێگومان گوێمان لە فیکەی ناوبژیوانیش بوو لە بەرژەوەندی یانەی چوار قورنا سوپاسان دەکەین بۆ لایکەکانتان بۆ شەیرەکانتان یاری بەردەوامە موهەنەد لێدانەکە جێبەجێ دەکا یەڵا کاردۆست یەڵا تۆپ لە بەرژەوەندی یانەی چوار قورنا کۆسرات عەلی یاریزانی ژمارە 9 لەگەڵ بەڕێز ئەگەر بەڵێ مناقشە دەکا کاردۆست لێدانەکە جێبەجێ دەکا یعنی زۆر گرینگە ناوبژیوان کە زۆر گرینگە یاریزان کاتە گوێ لە فیکەی ناوبژیوان دەبێ مناقەشە نەکە چونکە زۆر جار هەیە تۆ ئەگەری ئەوەیە کارت وەربگری هەڵدانەوەیەک بۆ یانی ڕانیە دوور دەخرێتەوە داڕەوان دووری دەخاتەوە یاریزانی هێڵی بەرگری چوار قورنا دووبارە یەڵا فیکەی ناوبژیوان ئێوەکو باسم کرد زۆر گرینگ و پێویستە دوای فیکەی ناوبژیوان پێویست ناکە یاریزان بەڵێ کارتی زەرد دووەم کارتی زەرد بزانین ئەم کارتە بۆ یاریزانی یانەی ڕانیا بەڵێ لە یاریزانی لایەکان هاوڕێ ڕەشید ئەوە دووەمین کارتی زەردە بەڵێ کارتێکیان بۆ یاریزانیانە چوار قورنا کەمێک پێشێستا و کارتەش بۆ یاریزانی یانەی ڕانیا هاوڕێ ڕەشید لە بەرژەوەندی چوار قورنا ئێستا هەما یادا لێدانەکە جێبەجێ دەکا یەڵا یادا بۆ پێشەوە یادا لێدانەکە جێبەجێ کرد بەڵێ دەشتی گۆڵ پارێز دەشتی لەگەڵ بڕوان زیکن بەڵێ وەرزش دۆستان زۆر جاران ئێستا ئێمە لە شوێنێکی بەرزین ئەو شوێنی بۆیان دروست کردوین زار ئەگەر ڤیدیۆیەکە سۆڕەکە دەجوڵێت لایڤەکە بڵێن ئەوە موبایلەکەیە دەسەڵاتی ئێمەی تێدانیا زۆر داوای لێبردونمانەیە ئەوەی ئەمە پێمان بکرێ ئێمە لە خزمەت داین هەڵدانی لە حەسەن جێبەجێ دەکا یەڵا بۆ ئاگرین فیکەی ناوبژیوان لە بەرژەوەندی ئاگرین بەڵێ عەلی ساڵح یاریزانی هێڵی ناوەڕاستیانی ڕانیا بە هیوای سەلامەتی بەڵێ ئەحمەدیش هەر مناقەشە دەکا دیارە ڕێنماییەیە لەگەڵ ناوبژیوان ئەحمەد میکایل یادە نزیکە بێگومان ئەمە هەمیانێ چوار قورنا هەمیانێ ڕانیە دوویانە ساڵانێکی زۆرە
دۆست و ئاشنای یەکترین هەم لە ڕووی یاریزانەوە هەم لە ڕووی هەندەرانەوە بۆ یانەی چوارخورنا لێدانەکەی جێبەجێ کرد بەڵام ئەحمەد میکایل بەربەست بوو هیوادارین ئەم کلاسیکۆیە هەروەکە ناوی لێدەنین کلاسیکۆ بێگومان تا ئێرە یاریەکە بە سەلامەتی هاتووە یاریەکە چێژێکی تایبەتی هەیە یاڵا کۆسرەت ئۆ یاریزانانی هێڵی بەرگری تۆپەکە دوور دەخەنەوە دووبارە بۆ یانەی چوارخورنا لەلایەکان دووبارە گەیلان هەمە یادە وەری دەگرێت یاڵا یادا هێرشێک بۆ یانەی چوارخورنا باڵدانەوە ئۆ دوور دەخرێتەوە فشاری یاریزانانی هەیە چوارخورنا بۆ سەر یاریزانانی هەیە یانەی ڕانیە بەڵێ ئۆفساید لە بەرژەوەندی یانی ڕانیە یاریزان کەوتووە یاریزان کۆسرەت یاریزانی هێڵی هێرشبەری یانەی چوارخورنا ناوبژیوان لەوەیە بزانین بە هیوای سەلامەتی بۆ هەردوو یاریزان کەوتووە بەڵێ دوو یاریزان کەوتووە هەندەرە خۆشەویستەکانی یانەی ڕانیان ببینن ئەوە هەندەرە خۆشەویستەکانی یانەی ڕانیان یاریگای ئازادەڕاش پڕ بووە لە هەندەرە خۆشەویستەکانی یانەی ڕانیا و هەروە هەندەرە خۆشەویستەکانی یانەی چوارخورنا یاری بەردەوامە یاڵە بڕوە بۆ سامان یاڵە سامان بۆ پێشەوە یاڵە یادە زۆر بە جوای تۆپەکەی دوور خستەوە ئەحمەد لەگە عەلی ساڵح یاڵە عالی ئۆ موهەناد عەلی ساڵح هەڵدانەوەیەکی جوان بەڵام لێهاتووی گۆڵپارێزی یانەی چوارخورنا موهەناد زۆر بە جوانی تۆپەکەی گرت و لێدانەکەی جێبەجێ کرد یاڵە تۆپ لە ناوەڕاستی یاریگە فیکەی نابژیوان لە بەرژەوەندی یانەی ڕانیا یاڵە تۆپ لە سامانەوە بۆ ئارام بۆ هاوڕێ لەلایەکان هاوڕێ بەڵام تۆپەکە دوور خرایەوە یاریزان غەربی تۆپەکەی دوور خستەوە ئێستا ڕاید لەگەڵ یادا تۆپ لە بەرژەوەندی یادا بەڵێ ڕووبەڕووبوونەوەی یادە و ڕاید یاریزانی هێڵی بەرگری لە چەق هەم غەربی هەم یادا لە تەنیشت یەکەوەن بێگومان تا ئەم چرکە ساتە یاریزانانی هێڵی بەرگری یانەی چوارخورنا مەجالی ئەوەیان نەداوە بواری ئەوەیان نەداوە کە هێرشێکی مەترسیدار واتە لە ناوەڕاستی یاریگاوە کە یاریزانەکان ببڕێ بەڵام کەمێک پێش ئێستا هەڵدانەوەکەی عەلی ساڵحمان بینی ئەویش گۆڵپارێز موهەناد زۆر بە جوانی تۆپەکەی کۆنتڕۆڵ کرد ئەما یاریزانە خۆشەویستەکە هەندەرانی یانەی چوارخورنەیە بڵێ هەندەرە خۆشەویستەکانی یانەی چوارخورنا لە یاریگای ئازادەڕەش ئامادەن بە ناوی هەندەرانی یانەی چوارخورنا بە ناوی هەندەرانی یانەی وەرزشی ڕانیە بە خێراتنی هەندەرانی چوارخورنە دەکەین و بە ناوی هەندەرانی چوارخورنەش بە خێراتنی هەندەرە خۆشەویستەکانی یانەی ڕانی دەکەین بەڵێ یاڵا دەستەی پزیشکی بەڵێ بەهانای ئەم یاریزانەوە چوو بەیانایی هاوڕێوە ئێستا نابژیوان دەڵێ بە یاری بەردەوام بێ غەربی یاڵە غەربی لێدانەکە جێبەجێ دەکات بۆ پێشەوە یاڵە کۆسرات بەڵێ چۆمان یاڵە کاکە یاڵە بزانین نابژیوان بڕیاری چ دەدا ئەم حاڵەتانە بێگومان نابژیوان نزیکە لەو حاڵەتانە بەڵام بەدڵنیایەوە فاوڵە بەڵام ئەوەیان لە کاتی هەستان هەندێک لێدان هەیە لە کاتی هەستان کە تۆپەکە هاوبەشە بێگومان فاوڵە بەڵام بەو جۆرەی نییە کە کارتی زەرد وەربگرێ بەڵام حاڵەتەکە لەبەرەوەی هاوبەشە هەردووچیان هەڵدەستن و هەروە یاریزانی یانەی چوارخورنا تا ڕادەیەک بە خێراتر چوو کاردۆست لێدانەکە جێبەجێ دەکا یاڵە بۆ ئارێس یاڵە ئارێس یاریزانی ژمارە 8 ئارێس ئاراستەی دەکات بۆ
بۆ پێشەوە یاڵە یادە یادە زۆر بە جوانی کۆنتترۆلی کرد یاڵە دارەوان بۆ پێشەوە هێرشێک بۆیانەی چوار خوڕنە بەڵێ یاڵە بۆ پێشەوە کاردۆست تۆپەکە دەگەڕێنێتەوە بۆ دەشتی گۆڵپارێز دەشتی بەڵێ یاڵە تۆپ لە بەرژەوەندی ئاراس بۆ پێشەوە ئاراس تۆپەکە بەڵێ گەیلان تۆپەکەی نەگرت هاڵدانی لا لایەن ئارامە بۆ سامان بۆ ئارام یاڵە بۆ ناوەڕاست ئاگرین یاڵە لەگەڵ ماردین وەکو باسمان کرد ئەم دووبرانە ئاگرین و ماردین دووبران بەڵێ هەردووکیشیان لە ناوەڕاست یاریگا دەبیندرێن و لە هێڵی ناوەڕاست یاریزانی هێڵی ناوەڕاست بەڵێ یادە لێدانەکە جێبەجێ دەکا وەرزش دۆستانی عزیز نیو کاتژمێر لە گێمی یەکەم ڕۆیشتووە ئەنجامی یاریەکە هیچ بە هیچە واتە 0-0 هیچ کام لەم دویانەیە گۆڵیان لە یەکتری تۆمار نەکردووە بۆ بینەرانی بەڕێزی کەناڵی ڕانیە و پەیجی ڕانیە واتە لایف هیچ کام لەیانی چوارخوڕنە و ڕانیە گۆڵیان تۆمار نەکردووە یاڵە تۆپ لە بەرژەوەندی ئاراس دەیگوازێتەوە بۆ کاردۆس بەڵام دارەوان تۆپەکە کۆنتترۆل دەکا ئێستا تۆپ لە بەرژەوەندی هاوڕێ دووبارە بۆ دارەوان بەڵێ وەرزش دۆستانی عزیز دەبینین ڕاهێنەرانی هەردوو تیپ هانی یاریزانەکان دەدەن ڕێنمایی پلانەکانی خۆیان دەخەنە ڕوو بێگومان مامۆستا هێمن عەبدوڕەحمان ڕاهێنەری یانەی ڕانیە واروە هەردوو یاریدەرەکەی هاوبەشکەریم و کاک سەفەرە هەڵدانەوە بۆ یانێ ڕانیە یاڵە بەڵام یاریزانانی هێڵی بەرگری چوار خوڕنە تۆپەکە کۆنتترۆل دەکەن وەکو باسم کرد ڕاهێنەر مامۆستا هێمن لەگەڵ یاریدەرەکان هاوبەش کاپتن هاوبەش و واروە بەڕێز کاک سەفەرە هێرشێک بۆیانی چوار خوڕنە یاڵە کۆسرات بۆ لایەکان یاڵە کۆسرات هەڵدانەوەیەک بەڵام لێدانی گۆشە ئارێس تۆپەکە بۆ بەربەست بۆ تۆپەکە ئارێس بواری ئەوەی نەدا کە ئاگرین تۆپەکە ئاراستەی ناو هێڵی ناوچەی سزا بکات مەترسی دروست بکە بەڵام لێدانی گۆشە ئاگرین لێدانەکە جێبەجێ دەکا یاڵە لێدانی گۆشە لێدانێکی جوان یاریزانی ژمارە 24 ماردین سەرێکی جوان بەڵام ئارێس بۆ فریادڕەس ئارێس مستەفا لە زاویەی گۆڵەکە بواری ئەوەی نەدا گۆڵ لەیانەکەی تۆمار بکرێ بێگومان هەندێ هەل هەیە هەندێ گۆڵ هەیە هەندێ هەڵکەوتە هەیە زۆر بەدەگمەنی هەڵدەکەوێ بێگومان هەم بۆ ئەم یاریزانە ئێستا هەم بۆ ئارێزیش بەڵێ ئارێز بووە بربەست مەجای ئەوەی نەدا بواری ئەوەی نەدا کە گۆڵەکە لە گۆڵپارێز تۆمار بکرێ بەڵێ یاریزان بەڵێ گوێمان لە بانجی پیرۆز دەبێ الله ئەکبەر هەزار جار الله ئەکبەر یاری بەردەوامە کاردۆس یاڵە کاردۆس بۆ ناوەوە کاردۆس بەڵام حەسان لە هێڵی بەرگری دووری دەخاتەوە یاڵە ئارێس لەگەڵ ماردین بۆ ئارام بەڵێ وەریگرت یاڵە سامان وەریگرتەوە بەڵێ یاریدەری نابژوان دەست بەرز دەکاتەوە هەردووچیان گلەیانەیە هەم سامان هەم ماردین هەردووچیان گلەیانەیە ئایا بزانین فاوڵەکە بۆ چوارخوڕنە گیراوە گلەیەکەی ماردین لەکوێوە سەرهەڵدەدا و هەروە کەفیکەی نابژیوان لە بەرژەوەندی فاوڵ بۆ یانەی چوارخوڕنە لێدراوە کاپتن سامان گلەیەکەی لەکوێیە بێگومان هەمیشە باز دەکەم نابژیوان نزیکە لە حاڵەتەکان نابژیوان بڕیاردەرە
فیکە کە لێدرا ناگەڕێتەوە و زۆر جاریش ناوبژیوان یعنی شایانی هەڵەکردنە زۆر ئاساییە هەمە یادە لێدانەکەت جێبەجێ دەکا هەمە یادە لێدانەکەت جێبەجێ دەکا بەڵێ لێدانەکەت جێبەجێ دەکا بەڵێ 35 خولەکە لە گەم یەکەم ڕۆیشتووە هەڵدانەوەک بۆ 4 قورنە یەڵە 4 قورنە یا ئۆ واو هەڵدانەوەیەکی جوان لێدانێکی جوان بەڵام گۆڵ پارێز دەشتی گۆڵ پارێز دەشتی پاڵەوانانە تۆپەکەی دوور خستەوە فیکای فاوڵ لە بەرژەوەندی یانەی ڕانیا فیکەی فاوڵ لە بەرژەوەندی یانەی ڕانیا وەرزش دۆستانی عزیز بینەرانی بەڕێز تا بانگی پیرۆستەواو دەبێ ئێمە لایڤەکە ڕادەوەستێنی لەبەرەوەی دەنگی من و دەنگی بانگەکە تێکەڵاو دەبێت هێرشێک بۆیان ئێرانیا هێرشێک بۆیان ئێرانیا یاڵڵا یا ئۆ باڵێ یاریزانانی هێڵی بەرگری چوارخورنا بواریەوە نادەن موهەنە تۆپەکە دەگرێ موهەنە تۆپەکە دەگرێ بەڵێ وەرزش دۆستان بۆیە بۆ چەند چرکە ساتێک دەنگ نەما لەبەرەوەی دەنجی من لەگەڵدا بەڵێ هێرشێک بۆ یانەی چوارخورنا دەنجی من لەگەڵ دەنجی بانگی پیرۆز تێکەڵاو دەبوو بۆیە پەخشەکەمان ڕاگرت دەنگ ڕاوەستا دووبارە هاتووینەوە کاردۆس بەڵێ کاردۆس یاڵە کاردۆس بۆ پێشەوە بۆ ڕایت فیکەی نابژیوان ئۆف سایت بەڵێ یاریدەری نابژیوان دەستی بەرز کردوتەوە یاریدەری نابژیوان دەستی بەرز کردوتەوە وەرزش دۆستانی عزیز بینەرانی کەناڵی ڕانیا و هەروە خۆشەویستان بینەرانی پەیجی ڕانیا لایک و شێرەکانتان سوپاستان دەکەین بۆەوەی زۆرترین کەس ببینێ و ئەو بەڕێزانەی کە ئیش و کاریان هەیە ئەو بەڕێزانی کە سەرخاڵن ناتوانن لە یاریگای ئازادە ڕەش ئامادە بن دەتوانن لە ڕێگای پەیزی تەلەڤیزیۆنی ڕانیا بینەری یاری نێوان چوار قورنە و ڕانیە بن بەڵێ یاری بەردەوامە فیکەی ناوبژیوان لە بەرژەوەندی یانی ڕانیا ئێستا 37 خولەک لە گەیم یەکەم تێپەڕی کردووە واتە 8 خولەک کاتی یاسایی و ئاسایی ماوە بەڵێ تۆپ لە بەرژەوەندی هێڵی بەرگری یانی ڕانیا بەڵێ ئاراس بۆ ئارام بۆ ناوەوە یاڵڵا ئۆ دووری دەخاتەوە چۆمان دووری دەخاتەوە تۆپ لە بەرژەوەندی سامان زیادە هەم یاریزانێک لە هێڵی ناوەڕاست هەندێک هێشتەیە زیادە چونکە مەترسی دەکەوێتە سەر یاریزانانی هێڵی ناوەڕاست و سەرجەم یاریزانەکان بە تایبەت هێڵی بەرگری تۆپ ناوەڕاستی یاریگا بۆ یانی چوار قورنە یەڵڵە گەیلان دەیگوازێتەوە بۆ دارەوان بۆ ناوە یای دەشتی تۆپەکە کۆنتترۆل دەکا هەڵدانەوەیەکی جوان لەلایەن یاریزانی هێڵی بەرگری دارەوان بەڵام دەشتی تۆپەکە کۆنتترۆل دەکا وەرزش دۆستانی عزیز دەبینین لێرەوە لێم دیارە ڕاهێنەری یانەی چوار قورنە مامۆستا سەرنگ ڕێنمای دەدا بە یاریزانەکان بەڵێ بێگومان مامۆستا سەرنگ ڕاهێنەری یانەی چوار قورنەیە و هەروە ئەحمەد عەلی یاریدەرە و هەروە مەلا فەرمان ڕاهێنەری جەستەیە بەڵێ بێگومان مەلا فەرمان ڕاهێنەری جەستەی یانەی چوار قورنە و هەروە ئەحمەد عەلی یاریدەری مامۆستا سەرهەنگە یاری بەردەوامە تۆپ ناوەڕاست یاریگا یەڵڵا ئاراس یەڵە سامان نزیکە یاری ناوبژیوان دەڵێ یاری با بەردەوام بێ یەڵڵا غاوە بۆ پێشەوە بۆ کۆسرات کاردۆس تۆپەکە دەگرێ کاردۆس کارتی سێم کارتی زەرد بۆ
کۆسرەت عەلی بەڵێ ئەوە سێمین کارتی زەردە سێمین کارتی زەردە لەم یاریدا بەڕووی یاریزاناندا بەرز دەکرێتەوە بەڵێ بۆ کۆسرەت یاری بەردەوامە سامان دەیگوازێتەوە بۆ کاردۆس یاریزانانی هێڵی بەرگریانی ڕانیا کاردۆس بۆ پێشەوە دوور دەخرێتەوە یەڵە چۆمان یەڵە عەلی ساڵح چۆمان زۆر بە جوانی یاریزانانی هێڵی بەرگریانی چوار خوڕنە تۆپەکەیان دوور خستەوە دووبارە پێچەوانە بووە یەڵە هاوڕێ بۆ هاوڕێ یەڵە ئۆ لێدانێکی بەهێز ڕووبەڕوو بەونێوێکی بەهێز بوو ئەم ڕووبەڕوو بوونەوانە زۆر جار یاریزان بازێکی قورس دەدا واتە هەندێ تێکەڵکشانەیە لە نێوان یاریزانەکاندا دەبینین ئێستا یاریزانیانێ چواخوڕنا لە یاریگادا کەوتووە ئەم تۆپە هاو بەشە بەڵام دەبینی کاتێک یاریزانی بەرامبەر بەهێز یاری دەکا بە قووە یاری دەکا ئەو کاتی تۆ دەبێ یاریزان دەبێت بەهێز بە وریایی بە تایبەتی بەهێز بە قووە یاری بکە کە 100% بزانێ تۆپەکە کۆنتترۆل دەکا نەوەک وا یاری بکە ڕوبەڕوو یاریزانەکە ببێتەوە لێجیاتەوەی لە تۆپەکەدا بەر یاریزانەکە بکەوێ بەڵێ ئەم تۆپانە هاوبەشن بێگومان ناوبژیوان کارتی زەر نادا لەبەرەوەی تۆپێکی هاوبەشە چۆن یاریزانی بەرامبەر ویستویەتی کۆنتترۆلی تۆپەکە بکە مەترسی دوور خاتەوە و یاریزانی بەرامبەری شواتە یاریزانی ینی ڕانێش ویستویەتی تۆپەکە کۆنتترۆل بکە و لە بەرژەوەندی خۆی بە کۆتایی بێنێ بەڵێ یاری نابژوان یاری ڕاگرتووە دەبینین ئەم یاریزانە لە یاریگادا کەوتووە بە هیوای سلامەتی بۆ یاریزانی یانی چوار خوڕنە و سەرجەم ئەو یاریزانانەی کە تووشیم حاڵەتانە دەبن بەڵێ وەرزش دۆستانی عزیز بینەران بەڕێزان خۆشەویستان لە هەرچوویەک بن سڵاوی گەرمی کەناڵی ڕانیا پەیجی لایڤی ڕانیتان لێبێ هاوکار لە پەخش بەڕێز و خۆشەویست کاکە مەڵبەند کە ئێستا ئەرک دەکێشێ ڕاستەوخۆ لە تەلەڤیزیۆن پەخشی یاریەکە دەکات و هەروە برای بەڕێز و خۆشەویستم کە هەمیشە ماندوو کامیڕەمان بەشی ڤیدیۆ و بەشی سوورە کاک بێستون ئیبراهیمە ئێستا کاک بێستون ئیبراهیم وێنەی هاندەرانی یانی ڕانیەمان بۆ پەخش دەکا بەڵێ بۆمان پەخش دەکا سەیری کە ئێستا تەسویر دەکا وردەوردە دەگەڕێتەوە بۆ ناو یاریگا هەمەیادە لێدانەکە جێبەجێ دەکا هەمەیادە لێدانەکە جێبەجێ دەکا بۆ پێشەوە یاڵا فیکەی نابژیوان لە بەرژەوەندی یانی ڕانیا فیکەی نابژیوان لە بەرژەوەندی بڕوا ماریۆ بۆیانی ڕانیا هێرشێک بۆیانی ڕانی عەلی ساڵح علی صالح يلا علي يلا دەیگەڕێنێتەوە بۆ بڕوا ماریۆ بڕوا بەڵام سوودیان لەم تۆپە نەبینی لێدانی گۆشە بۆ یانەی ڕانیا لێدانی گۆشە بۆ یانی ڕانیا وەک باسم کرد ئێستا لە تەلەڤیزیۆنیش ڕاستەوخۆ بینەری یاری نێوان چوارخوڕنە و ڕانی دەبن واروای ئێستا بۆ خۆشان دەزانن لە پەیجەکەش ڕاستەوخۆ لەگەڵ ئێوەی بەڕێز و خۆشەویست داین لێدانی گۆشە بۆ یانی ڕانیا عەلی ساڵح بۆ ناوە یاڵە ئۆ لێدانێکی بەهێز لەلایەن هاوڕێ بەڵام یاریزانی هێڵی بەرگری دارەوان تۆپەکە دوور دەخاتەوە دەگەڕێتەوە بۆ کاردۆس تۆپ لە بەرژەوەندی کاردۆس هەڵدانەوەیەک لەیان کاردۆس یاڵە غەربی ئۆ موهەنەد کۆنتترۆلی دەکا ئەم هەڵدانەوەیە ئەم لێدانی گۆشە مەترسیدار بوو بۆ یانەی چوارخوڕنا بەڵام مەترسیەکەیان کۆنتترۆل کرد دارەوان تۆپەکەی دوور خستەوە تۆپ لە بەرژەوەندی یانەی ڕانیا تۆپ لە بەرژەوەندی یانی ڕانیا ئێستا هەڵدانی لا بۆ یانی ڕانیا هاڵدانی لا بۆ یانەی ڕانیا
یاری بەردەوامە لە ناوەڕاست لەلایەکان یاڵا گەیلان فیکەی ناوبژیوان گەیلان بزانین کارت چوارەمین کارتە بزانین ئەو کارتە ئارام عەزیز بەڵێ چوارەمی کارتی یاریەکە بۆ یاریزانی هێڵی بەرگری ئارام عەزیز یاریزانی هێڵی بەرگری یاریزانی ژمارە 3 ئارام عەزیز کارتی زەردی بەڕوودا بەرز کراوە بەڵێ ئێستا لێدانی فاوڵ بۆ یانەی چوار قورنە بە دڵنیایەوە یادە لێدانەکەت جێبەجێ دەکا یاڵە یادە ئەم لێدانە لە بەرژەوەندی یانەی چوار قورنەیە یاریزانان یاڵە بۆ چوار قورنە یاڵە گۆڵ بەڵام ئۆفساید دەبینین یاریدەری ناوبژیوان دەستی بەرز کردەوە ئەگەر نا گۆڵێکی جوان بوو بۆ یانەی چوار قورنە بەڵێ ناوبژیوان بەڵێ فاوڵ لە بەرژەوەندی چوار قورنە گوێم لە هەندەرانی یانەی چوار قورنەیە دەڵێن دووبارە واتە با بە دووبارەی ببینین ئەوان دەیبینن بەڵێ فیکەی نابژیوان لە بەرژەوەندی یانەی ڕانیا کاردۆس لێدانەکە جێبەجێ دەکا یاریەکە چێژ بەخشە تا ئەم چرکە ساتە تا ئەم خولەکە ئێستا چێژ بەخشە یەڵە تۆ بنەوە ڕاست یاریە یادا تۆپەکە دوور دەخاتەوە ئەحمەد میکایل لەگەڵ حەسەن ئەحمەد بۆ عەلی ساڵح بەڵام تۆپەکە دوور خستەوە یەڵە ئاگرین بۆ حەسەن فیکەی نابژیوان لە بەرژەوەندی یانەی چوار قورنە فیکەی نابژیوان یاریزانان عەلی ساڵح لەگەڵ ئەحمەد میکایل مناقەشە دەکەن لەگەڵ نابژیوان بێگومان ئەو گفتوگۆیە ئەو مناقەشەیە هەڵەیە ئەم چەپڵە لێدانەی عەلی ساڵحیش بۆ نابژیوان هەڵەیە چونکە نابژیوان دەتوانێت بڕیاری خۆی بدا یعنی هەندێک گفتوگۆ هەیە زیادەیە لەگەڵ نابژیوان دەکرێت بێگومان یعنی ئێستا بۆ یە کارتی زەربدا بۆ یە کارتی سوور بدا یعنی تۆ بۆ زەربە لە پلانەکانی ڕاهێنەر دەدەی دووبارە و سێبارە یادە لێدانەکە جێبەجێ دەکا بەڵێ فیکەی نابژیوان وەرزش دۆستانی عەزیز بینەرانی بەڕێزی کەناڵی ڕانیە هەندەر خۆشەویستەکان لە هەرچوەیەک بن هەندەر خۆشەویستەکانی یانەی ڕانی و یانەی چوار قورنە فیکەی نابژیوان لە گێمی یەکەم یاریەکە تا ئێستا ئەنجامی هیچ بە هیچ بووە دەبینین یاریزانان عەلی ساڵح هەر لە مناقەشەکردن بەردەوامە ناکرێ ئاخروی ناوبژیوە تۆ هەر حاڵەتێ بکەی کارتێکی سوور کارتێکی زەرب بداتێ تۆ زەربە لە پلانی ڕاهێنەر دەدەی هەمیشە دەبێ هێمن بن یاریزانان هەم لە یاریزانانی یانەی چوار قورنە هەم یاریزانانی یانەی ڕانیە دەبێت لە بەرامبەر بڕیارەکان بەڕاستی ئارام بن کاپتن دەتوانێت بچێ گفتوگۆ لەگەڵ نابژیوان بکە و یاریزانیش بۆ هەیە بەڵام بە شێوازێک دەتوانێت نابێت تووڕەبوونی پێوە دیار بێ تا گێمی دووەم تا دەستپێکردنەوەی گێمی دووەم کاتێک خۆش بۆ ئێوە هەر شاد و سەرکەوتوو بن.